هەوڵە دیبلۆماتیەکانی هەرێم بۆ بردنە پێشەوەی پرسی کورد لە جیهاندا تا ئێستا شکستیان هێناوە. کاردانەوە جیهانیەکان لە بەرامبەر ڕیفراندۆمی هەرێمی کوردستان بە تەواوی پشتڕاستی ئەوەیان کردەوە کە نوێنەرانی کورد لە وڵاتانی دەرەوە و بەرپرسانی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم نەیانتوانیوە پرسی کورد لە سەراستی جیهان ببنە پێشەوە. حکوومەتی هەرێم کە نوێنەرایەتی لە زۆربەی وڵاتانی زلهێزی دنیا هەیە تا ئێستا نەیتوانیوە پرسی کورد لە نمونەی کەیسەکانی ئەنفال و کیمیایی باران و مافی دیاریکردنی چارەنووس بە گوێرەی پێویست پێش بخات. ئەمەش بۆ شکستی ئەو نوێنەرانە دەگەڕێتەوە کە هەرێم لە دەرەوە دایناون. لە یەکێتی ئەوروپا و وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا و ئەڵمانیا نوێنەرانی کورد ڕۆڵێکی زۆر لاوازیان لە کەیسی کورد و بەدەستهێنانی مافەڕەوەکانیدا هەبووە. چاودێرێکی سیاسی سەبارەت بە هۆکاری شکستی هەوڵەکانی کورد لە دەرەوە دەڵێت زۆربەی نوێنەرانی کورد لە وڵاتان سەر بە حیزبێکی دیاریکراون و لەسەر بنەمای حیزبی و بنەماڵەی ئەو پۆستانەیان وەرگرتووە. ئەو چاودێرە ئاماژەی بەوەش کرد لەگەڵەوەی لە زۆربەی نوێنەرانی کورد لە دەرەوە لە ئاستی ئەو پۆستانەدا نین لە هەمانکاتدا پۆستەکانیان بۆ بردنە پێشەوەی پەیوەندی حیزبەکانیان بەکارهێناوە نەک پەیوەندیەکانی هەرێم و کەیسی کورد. هەروەها نوێنەرایەتی کوردیان لە دەرەوە بۆ پەرەپێدانی بازرگانی و دەستکەوتە کەسی و حیزبەکانیان بەکارهێناوە. کۆنتڕۆڵکردنی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمیش لەلایەن تاکە حیزبێکەوە بۆتە خاڵێکی لاواز و شکستی گەلی کورد لە گەیشتن بە مافەکانی. شکستی هەرێم لە پەیوەندەکانی دەرەوە و هەوڵە دیبلۆماتیەکانی گەیشتووەتە ئاستێک نەپشتگیری نەودەوڵەتی بۆ ڕیفراندۆم نییە کە مافێکی ڕەوای میلەتی کوردە بەڵکو نەتوانراوە تەنانەت بێلایەنبوونی دەوڵەتان لەو پرسەدا بەدەست بهێنرێ. هەندێک لە نوێنەرەکانی کورد لە دەرەوە بێئاگەن لە بارودۆخی سیاسی و ئابووری هەرێم بە شێوەیەک نوێنەری کورد لە زلهێزترین وڵاتی جیهان ئاگاداری ئەوە نییە کە هاوڵاتیاری هەرێم لە بێکارەباییدا دەژین و باس لە هەناردەکردنی کارەبا بۆ دەرەوەی وڵات دەکات. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی زانیاریەکانی پەیام نوێنەراتیەکانی کورد لە دەرەوە پارەی خەیاڵیان بۆ خەرج دەکرێت. لە هەندێک وڵات کەسانی بیانی لە نوێنەراتیەکانی کورددا بە موچەی مانگانەی 10,000 دلار دانراون و لە بەرامبەردا هیچ کارێکیان نەکردووە. هەڵوێستی وڵاتانی جیهان و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ ڕەتکردنەوەی ڕفراندۆمی باشووری کوردستان بە کۆی دەنگ ئەوەی سەلماند کە کورد لە ساڵانی ڕابردوودا لە بەدەستهێنانی پشتگیری دەرەوە شکستی هێناوە و نوێنەرەکانیشی کاریان بۆ بردنە پێشەوەی پرسی کورد نەکردووە. کۆی هەر 15 ئەندامەکەی ئەنجومەنی ئاسایش ڕفراندۆمیان ڕەت کردەوە کە ئەمەش مای نیگەرانیە چونکە لە زۆر کێشەی گەورەتردا ئەو کۆدەنگیان نەبووە. ئەمەش ئەوە دەگەێنێت دیبلۆماسیەتی کورد لە جیهانی دەرەوە لەسەر لۆبی نەتەوەیە و کورد هیچ شتێکیان نەکردووە. ئێستا کە جیهان دژی ڕیفراندۆم وەستاوەتەوە و کورد لە ناوخۆدا لە دۆخێکی خراپی سیاسی و ئابووریدایە و ئەگەری لە دەستانی زۆربەی ناوچەدا بڕێنراوەکان ئەگەرێکی بەهێزە پەسەندکردنی بەدیلی کۆمەڵگەی نێودوڵەتی و دواخستنی ڕیفراندۆم بۆ کاتێکی گونجاوتر باشترین بژاردەیە بۆ گەلی کورد. لە ئەگەری ئەنجام دانیشتا بەرپرسیارەتی هەڕووداوێکی نەخوازرا و دەکەوێتە سەر ئەو لایەنانەی کە شکستیان هێناوە لە ئیدارەدانی هەرێم و ئامادەکاری پێشوەختە بۆ سربەخۆیی.